ئێمە وەکو نوێنەرانی جوتیارانی کورد و تورکمان لە پارێزگای کەرکووک ڕەتکردنەوەی بڕیار و هەوڵەکان بۆ پەکخستنی یاسا و بڕیارە دەرچووەکانی دەسەڵاتی فیدرالی ڕادەگەێنین و داواکاریەکانمان لەم خاڵانەی خوارەوە دەخەینە ڕوو. یەکەم، ڕەتکردنەوەی خۆمان ڕادەگەێنین بۆ ناوەڕۆکی داواکاری ئەم دوایەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک نووسراوی ژمارە 197 لە ڕێککەوتی سیوێکی ئازاری 2026 کە هەوڵ دەدات ڕێکارەکانی بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کەرکووک ڕابگرێت سەبارەت بە کۆتایی هێنان بە گرێبەستە کشتتوکاڵیەکان لەسەر زەوێ ئیتفاکان. ئەم داواکاریانە بە بربەستێکی سیاسی ڕوون دەزانین لە بەردەم بڕیارە یاسایە کارپێکراوەکان. دووەم، داوا لە بەڕێز سەرۆکوەزیران دەکەین دەست بەجێ ڕێنمایەکانی جێبەجێکردنی یاسای ژمارە 3 ساڵی 2025 پەسەند بکات کە تایبەتە بە هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵوەشاوە و گەڕاندنەوەی موڵکەکان بۆ خاونە ڕەسەنەکانیان. سێەم، بەداخێکی زۆرەوە ئاماژە بەوە دەکەین کە زیاتر لە ساڵێک بەسەر پەسەندکردنی یاساکە لە ئەنجومەنی نوێنەران تێپەڕیوە بێ ئەوەی لەسەر زەوی جێبەجێ بکرێت. لە کۆتاییدا داواتان لێ دەکەین مافەکانمان بۆ بگەڕێنەوە کۆتایی بە مەینەتی هەزاران خێزانی جوتیاری کورد و تورکمان بێنن. قەراراتی لیژنەی شۆنشیمال هەڵوەشاوەتەوە کە ئەو قەرارێکی بێویژدانانە بووە دەرحەق بە جوتیاری کورد و تورکمان کراوە لەسەر زەوی باوباپیریان عەقدیان کردووە. بۆیە ئەو نووسراوەی کە لە 26 فەرمانگەی کشتتوکاڵی بۆ لقەکانی نارد کە هەر کەسێک لە سنوورەکەی ئەوانە هەر جوتیارێک لە سنووری لقەکانە گرێبەست کراوە لەسەر زەوی کورد و تورکمان کە مەشمولە بە قەراراتی لیژنەی شۆنشیمال ئاگداری بەڕێوەبەراتی کشتتوکاڵ بکاتەوە نابێ بە هیچ شێوەیەک گرێبەستی لەسەر بکرێت.